هەرچەندە دوای ڕێکەوتنی ڕێکخراوی ئۆپیک و هاوپەیمانەکانی بۆ کەمکردنەوەی زیاتری نەوت و هێوربوونەوەی جەنگی بازرگانی نێوان ئەمریکا و چین گەشتبینی ڕووی لە بازاڕەکانی وزە کرد و پێشبینی دەکرا نرخی بەرمیلێک نەوت بۆ $70 بەرز ببێتەوە، بەڵام ئەو گەشتبینیە زۆری نەخایاند و بە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا پێشبینیەکانی پێچەوانە کردەوە و بازاڕەکانی نەوتی تووشی شۆک کرد. بەپێی نوێترین راپۆرتی ئاژانسی نێودەوڵەتی وزە کە سەبارەت بە دۆخی ئێستای بازاڕەکانی نەود ئاشکرای کردووە، پێی وایە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە چین خواز لەسەر نەوت بۆ ئاستێکی پێوانەی دادەبەزێت. بە شێوەیەک لە 10 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە و پێشبینی دەکرێت لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا و لەسەر بنەمای ساڵانە لەسەر ئاستی جیهان خواز لەسەر نەوت ڕۆژانە 435,000 بەرمیل کەم ببێتەوە. ئاژانسی نێودەوڵەتی وزە ئاماژەی بۆش کردووە لە ماوەی ڕابردوودا ئێمە پێشبینیمان کردهبوو کە بۆ ساڵی 2020 خواز لەسەر نەوت 825,000 بەرمیلی ڕۆژانە زیاد بکات، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو پێشبینیەمان بۆ 365,000 کەم کردوتەوە. ئەوەش کەمترین ئاستە کە لە دوای ساڵی 2009 تۆمارکرابێت. ڕۆنیشی کردوتەوە لە چارەکی یەکەمی ساڵی 2020دا جیهان ڕۆژانە پێویستی بە 27 ملیۆن و 200,000 بەرمیل نەوتی وڵاتانی ئۆپیک دەبێت. ئەوە ژمارەیەکی زۆر کەمە بەراورد بەو بڕێی کە لە مانگی یەکەمی ئەم ساڵدا تۆمارکرا و بریتی بووە لە 28 ملیۆن و 900,000 بەرمیل لە ڕۆژێکدا. هاوکات شارەزایانی بواری وزە پێیان وایە تاوەکو ڤایرۆسی کۆرۆنا زیاتر تەشەنە بکات، بازاڕەکانی نەوت زیاتر زیانیان پێدەگات و نرخی نەوتیش زیاتر دادەبەزێت، چونکە چین گەورەترین کڕیاری نەوتی جیهانە و لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە زۆرینەی کارگە و هۆکارەکانی گواستنەوەی ئەو وڵاتە ڕاوەستاون و بۆتە هۆی ئەوەی خواز لەسەر نەوت و سوتەمەنی کەم بکاتەوە.